بەڕێزان سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. خۆشحاڵم بە یارمەتی هاوکارانم ئێوارەش لە پرۆگرامی ئەمڕۆ ئێوارەی ئەمڕۆ دەبینە میوانی ماڵەکانتان بۆ هیوای پرۆگرامی بێت بەدڵی ئێوەی ئازیز بێت. خۆشەویستان بۆ ئەم ئێوارە بەڕێز ئارام محەممەد کە ناسراوە بە ئارامی مەلا محەممەد بەڕێزیان بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری ئەدیبانن لە لامان و میوانداریمان کردو ئەمانێت باز لە ناوەندەکەیان بکەین. وا دیارەکە ناوەندەکەیان لە ماوەی کەرەنتینەدا پڕچالاکترین ئەتوانین بڵێن ناوەند بۆ یاخود پڕچالاکترین بوون. مانەت باز لەو چالاکیانە بکەین یاخود باز لەو کتێبانە بکەین کە لە ماوەی کەرەنتینەدا چاپ کراون. کاگاران بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ کە دووەم جارە ئەو دەرفەتە بە ئەدیبانەدەن کە لێرە و کار و چالاکەکانمان بناسیێنین. خۆشحاڵین کاگاران بەخێر بێت. وەکو باسم کرد کە بینین ماشەڵڵا ژمارەیەکی زۆر کتێب لەسەر مێزەکە بینرێت و ژمارەیەکی زۆر کتێبتان چاپ کردووە. ئەمە باز لە ئەو چالاکیانە بکەین یاخود لە ژمارە ئەو کتێبانە بکەین کە لە ماوەی کەرەنتینەدا ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان بە چاپی گەیاندووە. سەرەتای چەند ڕۆژێک پێش کەرەنتینە کتێبمان زۆر هاتەوە 15 کتێبماناتەوە زۆر دڵمان پێی خۆش و زۆر بماندوو بوونەوە هاتبوونە بەرهەم. بەڵام کە کەرەنتینە هات بەسەرا پێی نیگەران بووین. بەڵام دواتر شتەکە بەو شێوەیە نەشکایەوە بۆ کتێب بینیمان کە کەرەنتینە وای لە خەڵکی کرد کە ئاوڕێک لە کتێب بنەوە کەمێک لە تەکنۆلۆژیا دوورکەونەوە لە ماوەیەکی زۆر کەما ئەو 15 کتێبە تەواو بوو. ئەم کتێبانەی کە ئێستا لێرایە و لەگەڵ چەند کتێبێکی تر کە دامان نەناوە هەمووی تازەن و هیچ مانگێک دە ڕۆژ پێش ئێستان. بەوانی ینی سەردەمی کەرەنتینە کە سەردەمێکی باش بوو بۆ چالاک بوونەوەی خەڵک بەڕووی کتێب و خوێنەوەی. باشە ینی لەو کاتەدا خواستی کتێب زیاتر بوو لە لای خەڵک. ئەمە ئەگەڕێتەوە بۆەوەی کە خەڵک کاتێکی زیاتری هەبوو لە نێو ماڵە ئەمایەوە دوورکەوتۆتە لە تەکنەلۆژیا و یاخود زیاتر وسێتی کاتەکانی بە کتێب و بەشتی بەسوودەوە بە سەربەرەی یاخوچی بوو. ئەم خواستەی خەڵک بۆچی ئەگەڕێتەوە؟ من لە 2001ەوە تقریبان کتێب فرۆشم 99 کتێب فرۆشم بەس کتێبی مەکتەب بەس کتێبی دەرەوەی مەکتەب لە 2001 و کتێب فرۆشم. هەموو قەیرانەکانم بە چاوی خۆم دیوە کە چ زەربەیەکیان بە کتێب گەیانوە. قەیرانی گۆڕینی پارە، قەیرانی لێدانی عێراق، قەیرانی حەڤێ شوبات، کۆم بڵێ قەیران هەبووە. بەڵام کەرەنتینە جیاوازتر بوو. یەکێک بوو لە قورسترین قەیرانەکانی کوردستان بەڵام بۆ کتێب زۆ باش بوو. ئەمەش کەوای لە خەڵک کرد ئەم مدەیەکی زیاتر لە ماڵەوە بمێننەوە. ئانی بۆ شتێک بڵێ کاتیان هەبوو بۆ کشتی تەرفیعی و کاتیشانە بوو بۆ تەلەڤیزیۆن، کاتیانە بوو بۆ ئینتەرنێت و کاتیشانە بوو بۆی ئاشنا بن بە کتێب. خوێنەرێکی زۆر دروست بوون جگە لەوش خوێنەرە کۆنەکە کە هیچ دەوام وشتیان وەسا بوو یان مەسەڵەن ئیش وشتیان وەسا بوو ئەوەی کرد کاتی خوێنەوەیان زیادە کرد. ئەمەش وای لێ کرد کە وەزبەیەکی باش نەکرد کتێبی. ئەمە کتێبی هەموو دەستگاکان لە بازارە خواستێکی باشی لەسەر بوو بە تایبەتی ئەو کاتی کە ڕێگە درا تۆ بەگەیاندن یا دلڤەری کتێب بگەێنی بۆ ماڵان. ئەو چەند ڕۆژێک کە ئەو ڕێگەیە درا دلڤەری دروست بوونەوە و بلەڕی دلڤەریوە کتێب ئەگەێنرایە ماڵەکان خوێنەرەکە بێشومار زیادی کرد. ژمارە ئەو کتێبانەی کە لەو ماوەیەدا بە چاپ گەێنرا لە ناوەندەکەتانە بۆ چەند کتێبە گەڕێتەوە؟ ئەمە سەرەتای هاتنەوەی کەرەنتینە 15 کتێب و پێشتیش ئاماژەم پێیا 10 کتێبیان بە تەنها 50,000 دانە بوو چکە هەر تیراژی کتێبی ئێمە 5,000 دانە. 5 کتێبەکەی تریش تیراژیان لە 3,000ەوە بۆ 5,000 بوو. بەڵام ئەو دەکتێبی کە 50,000 بوو ئەوە هەر لە سەردەمی کەرەنتینی یەکەمە پێشەوەی تازەکرێتەوە ئەوە تەواو بوو. ئەوە هیچی لە ئێمە نەما وردە هەتاوەکو نزیکی 40 ڕۆژ حسابمان کرد لە بازاری شەلای کتێبخانەکان نەماکە. ئەمە بەس دەستگاکە ئێمە نزیکی 6 بۆ 7,000 کتێبمان فرۆشتا لە کاتی کەرەنتینە قورسەکەی. جێگەی دڵخۆشیە بەڕاستی کە بۆ ڕادەیە خوێنەر بەرز بێتەوە کتێب بەرز بێتەوە. بەڵێ کاگارام ئەو کتێبانە زیاتر چی جۆرێکن کە لەلای ئێوە چاپەکرێن؟ ئێمە زیاتر ئەو کتێبانی کە خواستی خەڵکیان لەسرە بە شێوەی زۆر باشی کەم کتێبانن کە خواستی خەڵکی لەسرە. لە ئێستا گەشە پێدانی مرۆیی بە خواستێکی باشی لەسرەوە دواتریش فێربوونەکان مەسەڵەن فێربوونی ئینگلیزی، فێربوونی ئەڵمانی، فێربوونی عەرەبی، فێربوونی فارسی. ئەو کتێبانەی کە لە بواری زمانەوانیان و فێری زمانێکی ترت ئەەکەن هەم خوێندکاران و هەم کەسانیش کە خۆیان حازرەکەن بۆی ئیشێکیان دەستکەوێت زمانی بزانیان ئەو کەسانەی کە سەفەرەکەن. ئەم دوو جۆرە کتێبە زۆرترین خواستیان لەسەر دوای ئەویش ئەدەب بواری ڕۆمان کە پانتایەکی باشی بازاری داگیر کردووە.
بەڵێ ینی جارێکی دیکات ئەتوانیم گەڕێنەوە بۆ ئەوەی کە خەڵک لەگەڵەوەی کە حەز ئەکا بخوێنێتەوە خواستێکی کەیلا دروست بۆ ئەوش فێربوونی زمانێکی دیکەیە زمانێکی وڵاتێکی دیکە خۆ زمانی بێگانە ئەویان کەمێک ناچاریە لەبەرەوەی دەرزەکانی مەکتەبی ئەبێ هەرفێری ئەو زمانانە ببێت دواتریش ئێستا هەندێک کۆمپانیا هەن کە کارەدەن مەرجی یەکەمیان فێربوونی زمانێکی ترە جگە لە زمانی کوردی و هەندێک کەسەیەکە سەفەرەکەن بۆ بواری بازرگانی بۆ بواری گەشتیاری خۆیان ئەوە هەر ناچاری ئەبێ فێری زمانەکە ببن ئەوان جیاوازە بڵێن لە ئاستی ئەوە نییە کە کەسێک خولیای خۆی بێت بەڵام پێدوانیە کاگارام گەنجی ئەم سەردەمە زیاتر یاخود ئەم جیلە زیاتر حەز ئەەکەن خواستی فێربوونیان هەیە بۆ زمانێکی دیکە خۆ زمانێکی بێگانە بەڵێ ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو تەکنۆلۆژیایی کە بەکارێنن کە هەمووی بە زمانێکی ترە بە تایبەتی ئینگلیزیە ئەوان سەرێک هەر لە ناوی بەرنمەکانەوە سەرێک لە زمانەکە دەرەکەن دواتریش حەزێکی زیاتریان بۆ هوەرەکەیان هەیە کە گوێ لە گۆرانی و سەیری فلیمەکانیانەکەن لە جیلی پێشوو زووتر فێری زمانی ئینگلیزیە جارێکی کاگەڕێمەوە بۆ لای کتێبەکان کاگارام ئەو کتێبانەی کە لە لای ئێوە چاپ ئەکرێت ئێوە چۆن هەڵسەنگاندنی بۆکەن یاخود کام جۆر لە کتێبانن کە لە لای ئێوە چاپ ئەکرێت خۆی بەرنمەکە کەمێک بەنیسبەت ئەدیبان و کتوپور بوو خۆی پێم خۆش بوو ئەگەر ئەو جارە دەرفەتێکی تر هەبوو بۆ قسەکردن ستافێک لەو لیژنەی کە لە کتێبەکانی ئەدیبان هەڵەسەنگێنن بێن قسە بکەن بزانن کە کتێبێک چەند بە زەحمەت بڕیاری لێ درێت چەند جار ئەخوێنرێتەوە چەند جار زمانەوانێکی چاکرێت بەراورد دەکرێتەوە بۆ زمانی کە ئەو متەرجمە بزانین نەکەوتۆتە هەڵە لێ شتێکە ئەنی زۆر بۆ ئاسانیە بڕیار لەسەر چاپی کتێب نادرێت زۆر ماندووبوونی هەڵبەت من باسی لە کتێبی نووسەرەکانی خۆشمانەکەم ڕەنگە ئەوە هەڵسەنگانی نوێ بۆ زمانیا خۆت بۆی وەرگێڕانی بۆکەی بۆ سەر زمانێکی دیکە ئەوەش هەر بۆ شێوازە قورسە بێت بۆ ئێوە بەڵێ ئەوش قورسە لەبەر هەندێک لە نووسەرەکانمان سیاسیە نووسن لەم بوارێشە هەبووک هەر شتێکی تری دنیا لایەنی یاسایی لەسەر شانتە کتێب ئەم کتێبی سیاسیانە ئەبێ بزانی کامیان چاپەکەی ئەم کتێب بەڕەخنەیانە کە لە بواری دینان ئەبێ بزانی کامیان هەڵبژێری ئەگە بێت و تەشیرێ بە دینێ کرابێت تەشیرێ بە کەسایەتیە بە حیزبێ کرابێت دەستگاکە ڕوبەڕووی یاساییە بێت و تا ئاستی داخستن یاخود بزانی کتێبێک کە گەنجان بەرەو هەڵدێرە بات گەنجان بەرەو هەڵدێرە با هەڵسەنگاندن بۆ ئەوش ئەکەن کتێبێک کە مەسەڵەن فکرێکی تیرۆریستیان هەیە یان فکرێکی توونڕەویان هەیە ئەوانە ئەبێت خۆتیان لێ پارێزیت و هەڵسەنگانی زیاتریان بۆکەی گەشە پێدانی مرۆیەکان بە هەموو شێوەیەک جێ مەترسینیە لەبەرەوەی کتێبێک و هەندەیە و کەسایەتی دروستەکە فێری ئەوە دەکات کە خۆت بۆ خۆت لە ژیانە بتوانی بژیت و پێویستیت بە کەسی کە نەبێت بەڵام کتێبی ناوخۆیی ئاسان نییە زۆر زووتر بڕیاردان لەسەری ئەو قورسترە کاگەران پێم خۆشە باس لە نرخی کتێبەکانیش بکەین چونکە لە ئێستادا دیاردەیەک هەیەویش بردنە دەرەوەی کتێبی نووسەرەکانە لە دەرەوە چاپەکرێت بۆ وڵاتێکی دیکە بەڵام بەر لەوەی کە وەڵام بێتەوە باس لەوە بکەین ناوبڕێکی کورتمانێ دەچینە لەو ناوبڕۆ لەگەڵتانە بەردەوامە بین. باشتێکی خۆشتان بەو جەرمەوە دیلانی ڕفیقمە دیلان ڕفیقی تۆشە ڕفیقی تۆشە ڕفیقی منش دیلان کێیە؟ ئەمەیە کە خەڵک منی بینی نەمناسێتەوە دانیشە وتم بە ئەم یاریە بۆ ئەستێنین ناوی دایکم لێنی ئەزانی من بۆ نەمردووم میوەی ئەو تەمەنی ئەژین هەر خەوتون بیرم نییە نازانم سفر وەڵە بەڕێزانێمە لەگەڵتانە بەردەوامین نەگەڕێمەوە لای کاگارام باسی ئەومان کرد کە لێسادا بەداخەوە ژمارێکی زۆر لە کتێبە برێتە وڵاتانی دیکە توانی بڵێنەوە سەرمایی وڵاتە برێتە وڵاتێکی دیکە بۆ چاپکردن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئێستا یەکێک لە باسە هەرە گرنگەکانی کوردستان لە بەرەوەی کوردستان لە بێکاریەکی زۆرایە و لە سەدا 90 بۆ 95 هەموو بوارەکانی کوردستان پشتیان بە دەرەوەی سنوورەکان بەستووە بۆیە ئێستا باسی بردنە دەرەوە یەکێکە لە باسە هەرە گەرمەکانی کوردستان وە کتێبیش یەکێکە لەو باسانەکە بۆتە جێی نیگەرانی
چاپخانەکان ڕخنینە هۆکارەکان زۆرە بدنە دەرەوەی بەڵام هۆکاری یەکەم و ئەساسیەکانی کە باس بکەم کوالێتی چاپخانەکانی دەرەوەی کوردستانە کە لە دەرەوەی کوردستان بیرمێت لە 2005 عێراق باشترین چاپخانەکان لە عێراقا بوون زۆر لە وڵاتی ئێران پێشکەوتوتر بوون بەڵام چاپخانەکانی کوردستان هەتاکو ئێستش هەر ئەو چاپخانانن کە لە 2023 و 2005ەوە بوون گرنگیان بەخۆیان نیا و پێش نەکەوتون لەبەر ئەوە خوێنەری کوردیش ئێستا وەک هەر خوێنەرێکی تری دنیا لە سایتەکانەوە ئەبینێت بەڕووی دنیای کراوەتەوە شتی کوالێتی بەرز و شتی باشی ئەوێت ئەمە یەکێک لە وەکارەکانی تریش کەمی نرخەکەی کە ناتوانین تو حاشا لەوکەی نرخ زۆر لە دەرەوەی کوردستان زۆر هەرزانترەکەوێت وانێک لە نووسرانی ژەنگە گلەی ئەو بکەن کە بۆ شێوازەنێک کە بۆ خۆیان ئەیانەوێت بۆ شێوازە چاپ ناکرێت ینی کە ئەوان داوایەکەن ئەمە هۆکارە هەر ئەوە ئەگەڕێتەوە بۆ بەرزنەکردنەوەی ئاستی چاپخانەکانی کوردستان کە نەگۆڕاون ئەوان تا ئێستا نەیانتوانیوە ببنە جێی خواستی حکومت تا ئێستا حکومت ئیشەکانی خۆی ئەباتە دەرەوە ئەگە بێت و من ئەگە حکومت لە 150 ئیشەکانی با بە مەتبعەکانی کوردستان مەتبعەکانی کوردستان مەجای ئەویان نابێ مەرحەبایی دەستگاکانی ڕۆشنبیریش بکەن نەک ئیشان بۆ بکەن هەر مەجای مەرحەباییشانە بە ئیشی حکومت زۆرە بەڵام تا ئێستا ئەوان نەیانتوانێت خواستی حکومت بەدەست بێنن هەر کاتێک ئەوان ئاستی چاپخانەکانیان بەرز کردەوە ئەوە ئێمە پێش هەموو کەسە چکە ئیش ئێمە ئیشێکی ڕۆشنبیری ئەخلاقیە ئێمە پێش هەموو کەسی حەزەکەین کە وڵاتەکەی خۆمان پێش بکەوێت پێش هەموو بەتایبەتی ئەم بازرگان نین لەم بوارەیە ئەمە خولیایە ئەمە وەکو خولیایەک لە ئیشەکە ئەڕوانین وەک بازرگانێک ئیشەکەمان نەکردووە بە بزنس و بازرگانی هەر ڕۆژێ بارودۆخی چاپخانەکانی کوردستان گەیشتە ئاستێکی بەرز کە خواستی خوێنەرانی کوردستان نەک ئێمە دابین کە ئەوە ئێمە بەو پەڕی خۆشحاڵی و پێشوازیان لێکین و ئیشەکان لەلای ئەوانەکە زۆر باشە کاگارم کوالەتی کتێبەکانتان لە چی ئاستێکە وڵای ئاستێکی زۆر باشە ئێستا ئەبینی کتێبەکان بە بەرگی ڕەنگە و ڕەنگ ڕازێنراونەتەوە بەڕاستی سەرنجە ڕاکێشن و لەگەڵ ئەوە شاوەی کە زۆر جوانە و کە جێ سەرنجە بوونی ئاڵای کوردستانە لەسەر بەرگی کتێبەکە ئەمە باسێکی ئەومان بۆ بکەیت دیزاین کتێبەکان وەک دیزاینیش چاپ دیزاین وەک هەر کاڵایە وە هەر شتێکی تری دنیا بەرەو پێشەچێت کوردستانیش ئێمەش ئەتوانین سوود لەو دەستگایانی دەرەوەی کوردستان وەربگرین و دەستگایانی جیان کە چۆن پێشەکەون چۆن پێشکەوتون ئەو کتێبانی کە ئەوان خوێندویانە و ئێمە ژیان خوێنین و ئەو هەنگاوانی ئەوان ناوێنە ئەو دیزاینەرانی کە لە کوردستان کاری باشەکەن ئێمەش ئەیانێنی ئیشمان بۆ بکەن پێشکەوت و کتێبەکان و کوالێتی بۆ ئەوە ئاگەڕێتەوە بوونی ئاڵای کوردستان لەسەر کتێبەکان ئەو پەیوەندی بە لۆگۆکەی خۆمانەوەی کە هەر لە سەرەتاوە بەو لۆگۆی و ئیشمان کردو حەزمان کردو بەو هەنگاوە بناسرینەوە باشە باسی جۆری یاخود باسی سەرچاوەکانی کتێب بکەین باس لەوەت کرد کە زۆرترین ئەو کتێبانی کە خواستیان لەسەر یاخودەوە گرنگی پێدەن کتێبەکانی گەشەپێدانی مرۆیی ئەو بۆ کەسەش پێم وابێت هەموو کتێبەکانی گەشەپێدانی مرۆیە ئەگەر هەڵە نەبم جوان لێم دیار نییە ناوەندەکەتان تاکوچەنێک گرنگی بەم بابەتانە ئايات و بۆچی گەشەپێدانی مرۆیی زیاتر گرنگی هەیە لەلای ئێوە دیارە هەشتێک لای خوێنە گرنگی هەبێت ئێمەش گرنگی پێین ئەمە وڵاتانی زلهێتی وەک ئەمریکا خەڵک وازانەیە بەس لە ڕووی سیاست و چەکەوە دنیایان داگیر کردووە ئەوان لە هەموو ڕوویەک و دنیایان داگیر کرد ئەوڕۆ لە سەدا 90 ئەو کتێبانی کە لە دنیای خواستی لەسەر لە ئەمریکا دەرەچێت وەک چۆن تەکنەلۆژیا و ئینتەرنێت و هەموو چەک و هەموو شتێک لە ئەمریکاوە ئێستا بۆ هەموو دنیایان نێرێ کتێبیشیان داگیر کرد بواری مناڵانیان داگیر کردووە دیارە کە گەشەپێدانی مرۆیی و هەم گەشەپێدانی ئاینی کە لە کوردستانە گرنگی پێدرێت پەیوەندی بە خواستی خوێنەرەوەی ئەوان سوودێکی باشیان لەم کتێبانە وەرگرتووە ئەتوانن بزنس بکەن ئەتوان ئیش بدۆزنەوە بۆ خۆیان ئەتوان خۆیان لەگەڵ بارودۆخی سەختا ڕابێنن دوور بکەونەوە لە هەنێک کاتی تەرفیعی ڕێز لە کات بگرن هەمووی شتی معقول و ڕێکوپێک و ئامۆژگاری باشن بۆ گەنج ئامۆژگاری تۆ چێ بۆ گەنجان تاکو چەندێک یاخود ئەو کتێبانەی کە گرنگی پێدەن لە چی بوارێک کا بە زیاتر من ئەوەندەی کە خۆم لە کتێب تێگەیشتم و لە هەر شوێنێکی پرسیاریان لێ کردبم یەکەم شدەومتووە هەر کتێبێکی باش کە دەرەچێت نەک لە دەستگاکەی من لە هەر دەستگایکی تر هەر کتێبێکی باش کە دەرەچێت تۆ کە ئەیخوێنیتەوە ئەم کتێبە سوودی لێبینی 5 ساڵ ئەزمونێنێتە سەر تەمەنێت ئەوە نییە کە تۆ 5 ساڵ ڕوخسارت گۆڕێ لاوچێت لە ڕوخسارێکی زۆر مناڵابیت و لە پیاوێکی زۆر گەورە زیرەکتر و شارەزاتر بی
بۆیە خوێنەوەی کتێب هەمووی ئەزمونە هیچێکی نەبێ زیانی بۆ تۆ نییە و هەتاکو کتێبێکیش نەخوێنیتەوە نازانی کە تۆ چەنە کاتت کە کتێبت نەخوێندێتەوە چەند کاتت لە دەست چووە خوێنەوەی کتێب زۆر بەسوودە لە هەموو شتەکانی ترکە ئێستا لە کوردستانیا لە دنیا هەیە سوودی زیاترە لە هەمووشی میمترەوەی زیانی نییە هیچ زیانێکی تەندروستی نییە و بەڵام ئەگەر کاگاران بە بڕای من هەندێک کەس هەیەی و قسەیە کات ئەڵێ خوێندنەوەی کتێب ینی ببورن کە من بە زمانی هەندێک کەسە قسەکەم ئەڵێ خوێندنەوەی کتێبی سوودێ بە من ناگەینە من ئەگەریشێکی باشم نەبێگەرەوە داهاتێکی باشم نەبێت چی میاوە لە کتێب خوێندنەوە بەڵام ئێمە توانین بەلایەکی کەوە بیرکەینەوە ئەگەر تۆ ئەم کتێبەت خوێندەوە بە بەردەوام بووی لە خوێندنەوە ڕەنگە واد لێبێ ڕۆژێ بۆ خۆت ئەوەندە پڕبی ئەو شتانی کە لە مێشکتە بیکەیتە سەر کتێبێک و ببێتە سەرچاوەیەکی داهاتی باشیش بۆ تۆ من خۆمێکێکم لەو گەنجانەی کە بیرروڕام وا بوو بەرامبەر کتێب ئەن و مەسەڵەن خۆم بوو دەرزەکانم تاوکەم و بەشی ئیمتیحانەکە دەربچم بەڵام ڕۆژێک لە ڕۆژان کە من بووم بە کتێبفرۆش بزانم کتێب چییە بۆ ئەم خەڵکە من بۆ ئەیفرۆشم خەڵک بۆیە داوایەکات کتێبێکی گەشتە پێدانی مرۆیی بچووکم خوێندەوە کە هەمی 100 لاپەڕە بوو بەناوی هەست بە گەورەی خۆت بکە هەموو ژیانی منی گۆڕی بڕاوکە لەو ڕۆژەوە کە من دانەنیشتومەوە سەیری لە تەلەڤیزیۆنەوە سەیری یاریکەم لە 2005 من سەیری لە تەلەڤیزیۆنەوە کاتم نەکوشتوەتەوەی تر سەیری بێم بەشتی تەرفیعیەوە بە سیرکردنی فلیمەوە یەکتر حاشام لە هەندێک خولیا کرد کە زیانی بۆت هەیە یعنی هەندێک بارودۆخەیە لە کوردستانە کە ڕوبەڕووی تاکی کورد ئەبێتەوە ئەگەر ئەزمونێکی باشی نەبێت بۆ خۆی ئەم بارودۆخانە لە ناوی ئەبن یان زۆر دوایەخن ناتوانێت بەسەریان نازاڵ بێ خۆی پێ ناگیرێت تووشی داڕمانی دەرونی ئەبێت کتێب ئەم شتانی هەمووتیایە ئەم کتێب ئەم شتانی کە لەوە چێت تۆ لە دایک و باوکتەوە نەتوانی فێرکرابی یان لە زمانی کەسێکیەوە کە تۆ نازت دەکێشێ نەتوانی ئەم شتانە وەرگریت قەنعەتیان پێبێنی بەڵام ئەتوانی کە خۆت کتێبت خوێندەوە چویتە ناو واقعەکەەوە ئەتوانی ئەم شتانە قبولکەیت زۆر باشە باشە کاگارامگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت ئێمە کاتمان تەواو بوو لەگەڵ تۆیە خۆشحاڵ بووین بۆ هیواین کە بینەران و ئەو کەسانی خولیای کتێبیان هەیە و کەسانەشی بکو بەڕێزوتێ هەتاکو ئێستا نیان خوێندێتەوە یاخود گرنگیان پێ نەداوە لە پرۆگرامەکەی بەڕێستەوە یاخود لە ئەوەی کە گوێبیستی قسەکانت بۆ گرنگی پێبات لە بەرەوەی کە هەتاکو نە کتێب نەخوێنیتەوە نازانیت چەندێک گرنگە سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێربێت خۆشحاڵ بووین کە ئێوارە میوانداری ئێمە قبوڵ کرد و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارەیەکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبینەوە میوانی ماڵەکانتان ماڵاوە.